خەڵک لەسەر شەقامە پەرلەمانیش داخراوە. ئەمە هۆکارە بۆ ئەوەی حکوومەت گوێ لە ناڕەزایەتیەکان نەگرێ وەکو پێویست بەدەم داخوازی چین و توێژەکانەوە نەبێ. ئێوە بەردەوام بن تا ئەو کاتەی کە داواکانتان جێبەجێ دەبێ کۆڵ مەدەن و دڵیشتان بە خۆتان خۆش بێ کە لە پێناو مافەکانتانە مل نادەن بۆ بێدەنگ بن و بێماف بن و کۆڵەکەیەکی ڕاگری بەهێزی پەروەردە بن. هەرچەنە حکوومەتی هەرێم دڵی بە پەروەردە خۆش نییە و ملیش بۆ داخوازی پەروەردە کەمەدا، بەڵام بینیتان لە ساڵانی ڕابردوو مامۆستایانی ناڕازی توانیان کۆڵ نەدەن تا ئەو کاتەی مافەکانیان دەستەبەر دەبێ. ئێوەش بە هەمان شێوە داوا بکەن لە هاوڕێکانی ترتان ئەو کاتەی ئێوە لەسەر شەقا من داوای مافی ئەوانەکەن، ئەوان ئێوە بێپشتیوانی نەکەن و بەردەوام بن لەو بێمافیەی کە وانەبێژێک هەیەی. هەموو ئەو پارەی ئەم حکوومەتە ئەیدا بە وانەبێژان ناکاتە ئەو چایانەی لە پەروەردەکان و لە وەزارەتی پەروەردە دەخورێتەوە. بۆیە ئێوە ڕازی مەبن بەوەی کە پارەی چاخواردنەوەی پەروەردەکان وەربگرن و نەوەیەک پەروەردە بکەن. تا ئەو کاتەی تەواوی مافەکانتان دابینە بێ پشتیوانتانین، هاوکارتانین و فشاریش بقەنە سەر نوێنەرەکانتان کە ئەم پەرلەمانە نابێ خەوتوو بێ تاکو حکوومەت بێباک بێ. بۆ پشتیوانی ئێوە لێرەین، بۆ داخوازی و داوای ڕەوای ئێوە هەمیشە لەگەڵتانین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه. لەم داوایی ئێوە تۆ دووجار لەسەر حەقی. جاری یەکەم داوای خۆتە وەکو گەنجێک وەکو دەرچوویەکی زانکۆ، جاری دووەم داوای سیستمی پەروەردەیە، داوای خوێندنگەکانە، داوای دایک و باوکی ئەو مناڵانەیە کە ئێوە وانەیان پێڵێنەوە. چکە لە بنەمایە ئەگەر خوێندنگەکان قوتابخانەکان پێویستیان بەیەوە نەبێ بەوانەبێش داتان با بڵێن ئیش دەست بەکار نابن، واتە ئێوە نابنەوانەبێش ئەگەر پەروەردە پێویستی نەبێ. زۆرینەی پێویستیەکانیش لە شوێنە دوورە دەستەکانن، لادیەکانن، شارۆچکەکانن، لەو شوێنانن کە لە دەرەوەی سەنتەری شارەکانن کە ئەمانە زۆرینەی خەڵکی هەژاری تیاژی، زۆرینە خەڵکی بێدەسەڵاتی تیاژی. و ئایا حکوومەت کاتێ دامیان خوێندنگایان ناکا ئەوێ چی بکە؟ ئێوێ خوێندنگە هەلیەکان بەهێزکە، خوێندنگی حکومی دابخرێ و یەک لە دوایە خوێندنگی هەلی بکرێتەوە